بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کردو لەگەڵ بەرپرسانی باڵای پارتی و یەکێتی کۆبەوە. بەپێی ڕاگەنراوی نووسینگەی عەبادی لە کۆبوونەوەکەدا باس لە شەڕی داعش کرا و هیچ باسێکیش لە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا نەکراوە. بە میواندارێک لە بەڕێزان حەسەن جیاد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە مەسعود عەبدولخالق لێکۆڵەری سیاسی تاوتوێی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کردو لەگەڵ بەرپرسانی پارتی و یەکێتی تاوتوێی شەڕی موسڵ و قۆناغی دوای داعشی کرد. دوای بەسەرکردنەوەی هێزەکانی عێراق لە موسڵ حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق بە فڕۆکەیەکی سەربازی گەشتە هەولێر و دواتر سەردانی سلێمانی کرد. عەبادی لە فڕۆکەخانەی هەولێر لەگەڵ مەسعود بەرزانی کۆبوونەوە و باسییان لە شەڕی موسڵ و قۆناغی دوای موسڵ کرد. بەپێی ڕاگەیەنراوەکەی نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراق لە کۆبوونەوەکەدا جەخت لە بەهێزکردنی کاری نێوان ناوەند و هەرێم کراوە. ڕاگەیەنراوەکەی سەرۆک وەزیرانی عێراق ئاماژەی بەوەش کرد لە کۆبوونەوەکەدا جەخت لەسەر هەماهەنگی نێوانی هێزە چەکدارەکان لە ناویشیانە هێزی پێشمەرگە بۆ بەرەنگاربوونەوەی داعش کراوە. لە درێژەی سەردانەکەیدا بۆ هەرێمی کوردستان عەبادی سەردانی شاری سلێمانی کردو لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی تاوتوێی دۆخی عێراق و شەڕی داعشی کرد. کۆبوونەوەی عەبادی لەگەڵ بەرپرسانی پارتی و یەکێتی لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە شەڕی داعش بەرەو کۆتایی دەچێت و خەریکە دەسەڵاتی داعش لە عێراقدا کۆتایی دێت. هەرێم و بەغدا بۆ قۆناغی دوای داعش هیچ جۆرە ڕێکەوتنێکی سیاسی و سەربازیان نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ یەکتری بە تایبەت لەسەر ناوچە ئازادکراوەکانی ژێر دەسەڵاتی داعش. وەزارەتی بەرگریی ئەمریکا لە مانگی تەمووزی ساڵی ڕابردوو لێک تێگەیشتنێک لەگەڵ حکوومەتی هەرێم واژۆ کرد بۆ بەشداریکردنی هێزی پێشمەرگە لە شەڕی موسڵ لە بەرامبەر پێدانی 415 ملیۆن دۆلار بۆ هەرێم. لەگەڵ کۆتاییهێنانی شەڕەکەش لێک تێگەیشتنەکە کۆتایی دێت. لەلایەکی ترەوە بەرپرسانی هەرێم و بەغدا لە سەرەتای شەڕی موسڵەوە لەسەر هەماهەنگی نێوان پێشمەرگە و سوپای عێراق بۆ ئازادکردنی موسڵ ڕێکەوتن. لایەنی عێراق و هەرێم ڕێکەوتنیان بۆ پێش شەڕی داعش بریتی بوو لە هەماهەنگی، بەڵام هیچ ڕێکەوتنێکی سەربازی و سیاسی بۆ قۆناغی دوای داعش نییە، بە تایبەت بۆ ئیدارەدانی ناوچە کوردستانی ئازادکراوەکان. ئەمەش مەترسی بەرکەوتنی سیاسی و سەربازی نێوان ئەو دوو لایەنەیە لێ دەکەوێتەوە. ئەوەی مەترسیەکەشی لەسەرە لە وەزبوونی پێگەی هەرێمە بەرامبەر بەغدا بۆ دوای شەڕی داعش زیادی کردووە. ناکۆکی و دووبەرەکی نێوان حیزبەکان و نەبوونی پڕۆژێکی هاوبەش بۆ قۆناغی دوای داعش. هێزە چەکدارە حیزبیە کوردیەکان لە شەنگال ئێستا بەیەکەوە هەڵناکەن و لە ماوەی ڕابردووشدا شەڕ لە نێوان هێزەکانی پارتی و پەکەکە لە شەنگال ڕوویدا و ئاماژ مەترسیەکی دیکەی لەسەر هەرێم و ئایندەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم زیاد کرد. بۆ ڕووبەڕەبوونەوەی ئاستەنگەکانی قۆناغی دوای داعش هێزە کوردیەکان پێویستیان بەبوونی گوتارێکی سیاسی و هاوبەش و پڕۆژەی هاوبەش و تەبایی هەیە، بەڵام هیچ کامێکیان لەمانە لە هەرێمی کوردستاندا بوونیان نییە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان کە حەسەن بەخێر بێن لەگەڵ سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێستان لەسەر سەردانەکەی سەرۆک وەزیرانی عێراق بۆ هەرێمی کوردستان چییە؟ من پێم وایە ئەمە شتێکی نەخشە بۆ کێشراو نەبووە، یعنی داوەتی پێشتر و ئاگاداری پێشتر نەبووە. چۆتە مووسڵ هێزەکانی عێراق لە سەرکەوتێکی باشان ئەمڕۆ مەرکەزی محافەزەکەیان گرتووە و بە خێراییش نەپێشەوە. دارە عەبادی ئەوە بۆ خۆی
دەستکەوتە و بەرەوە چێتر داعش بشکێت و ئەو ڕئیس وزەرایە لە ساڵحی ئەوە سبەینێ دیداری سلێمانیە داوەتە لەوەی دیداری سلێمانی ڕئیسی وزەرایە شخصیاتێکی زۆری ئیقلیمی و عالەمی و عراقی و کوردستانی تیا بەشدارە بن و تا دەخوێنێتەوە دیارە وجهة نظری عراق و وەزعی ئێستەی داعش و ئەمن و استقرار و علاقاتی هەرێم و بەغا و دامی ئەمریکا بۆ عراق ئەو شتانەی کە بەلایەوە گرنگە سبەینەوە باسەکە لە چوارچێوە ئەوی کە هاتنەکەیشی خلالی وەختەکە کراوە هەم لە هەولێر برادانی پارتی و هەم لە سلێمانیش مەکتەبی سیاسی یەکێتی بینیوە سوورەتێکی عام ینی لەسەر وەزعەکان و شەڕی بینی پێشکەش دوای سەردانێکی لاوەکیە بەڵێ سەردانێکە لە چوارچێوەی وەزعالێت کە لە مووسڵەوە ئەو هاتووە سبەین لە دیداری سلێمانی بەشدارەکە ئەستقلالی ئەو وەختەی کردووە کە دوا وەزعەکانی مووسڵیان بۆ باسکە و وجهة نظری کوردیش بزانێ ڕەنگە لە چوارچێوەیشە باسی دوای هەموو کەس باسی دوای مووسڵی دوای داعشەکرێ شتێکیان لەوە باس کردبێ زۆر باش بەس هۆکارەکەی چێ بۆ نمونە و هەموو کێشان لێوان هەرێم و ناوەن تێ عبادی مەسەرەوە بۆ دیدارێک دێتە سلێمانی بۆ قسە بکە بەس بۆ ئاسی کۆبوونەوەی فەرمی لەگەڵ لایەنەکان تاکو ئێستا لە ماوەی ڕابردوودا نەهاتووە من باسی ئەوم کرد بۆەوە هاتووە و کێشەکانی هەرێم و بەغدا لە شوێنی خۆی ڕاوە حەکا هیچ پێشکەوتنێک نییە لەسەر مەلەفی نەوت ئەو اتفاقانەی باس کرد کە داخلی موازنەش کراوانە هیچ ئاساوارێکی نەبووە واری جێبەجێ نەکراوە و ئەوەیەکی لەم کێشە مزمنەکانی علاقەریکە بێ بە کێشەکەی مزمن لە مالیکیەوە کە تا بوجە و موچەی هەرێمی کوردستانی بڕی هەتاکو ئێستا ئەو وەزعە بەردەوامە شتێکێک لاکەرەوە نەبووە اتفاقێکی وا جەنتەڵمان و ئەوە نەکراوە کە هەردوو لا پێوە مرتەزم بن و بچینە قۆناغێکی ترەوە زۆر باشە بەس بۆ سەردانە پێت باش بوو لەلایەن حکوومەت و هەموو هێزەکان پێشوازان لێکرابێ خود عبادی بۆ نمونە لەگەڵ بەرپرسانی پارتی کۆبێتەوە لەگەڵ یەکێتی من پێم وایە مەسەلەی وەخت بوو دوو عبادی زۆر درەنگ هاتووە سێ هیچی وەختی بەدەستۆنە ڕەنگە بەیانی بتوانێت خەڵکی تر ببینێ و لەو دیدارش بەشداریە کاسبێنێ بەشداریەکە خەڵکی تر و لایەنەکان تر ببینێ مەسەلەی وەختە هیچی تر نییە مەسەلەن بڵێ من پێشتر باسم کرد نەخشەی بۆ کێشرابێ زیارەتی پێشتر دانرابێ لایەنەکان خۆیان بۆ ئامادەکردبێ هیچیش لە وەساری ئەعلام باسەوە نەکرا کە عبادی دێ تامێ وارە بەڵێ بەس پێ دوای هیچ لە دۆخی پەیوەندەکە نێوان هەرێم و بەغداد ناگۆڕێت دەم سەردانی عبادی بۆ هەرێم ئەمە هیچ بەڕێ من شتێکی یاوەیەک لاکەرەوە نابێ بەڵام پێم وایە پێشتریش باسەوە کرا وەفدێکی هەرێمە چێتە بەغدا وەفدی هەرێم زۆر چۆ بەغدا وەفدی ئەوانی زۆر هات بیانجام بوو و تا ئێستاش بیانجامە کاتیەوە هاتووە تر ئەنجام هەبێ بە تایبەتی ئەگەر لە هەفتە و دوو هەفتە و چوار هەفتەی داهاتووش بێ داعش لە مووسڵ تەواو بێ مەرحەلەیەکی نوێ دەست پێکاتەوە تەرتیباتی نوێ بۆ ئەم سولورانە دەست پێکاتەوە علاقات لەناو عراقا بین هەرێمی کوردستان و بەغدا تەرتیباتی ئەمن و ئیدارە و چۆنێتی ئیدارەکردنی ئەو ناوچانە لە مووسڵەوە هەر کێشەی هەیە تا نزیکی کەرکووک تا جەورەلا ئێمە هەموو ئەمانە بێ مەلەفی گەورەی دێتە پێش دەبێ هەموو لایە خۆی بۆەوە حازر بکە بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم و لای بەڕێزت ئەگەر بچینە هەولێر لای کاک مەسعود عەبدولخالق کاک مەسعود زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەرنجی بەڕێستان چێ لەسەر سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەرێمی کوردستان و ئەوەش کەمڕۆ لە کۆبوونەوەکان بەپێی ڕاگەندراوی نووسنگی عەبادی باز لەوە کراوە کە تەئکید لە هەماهەنگی سەربازی کراوەتە لە هەرێم و بەغداد هۆکاری تێم هەماهەنگیە نەگوازراوەتە بۆ هەماهەنگی سیاسی و ئابووری لە نێوان هەرێم و بەغداد بەنایخوای گەورە و میهرەبان سوپاس بۆ جەناب و میوانە خۆشەویستەکەت خۆی عەبادی وەکو بە دیمەنێک دەردەکەی کە زۆر مرتاحە لە سەرکەوتندایە لەوەیە کە داعش ڕەنگە دەربکرێ بە یەکجاری لە عێراق خاوەنی موئەسەساتە خاوەنی هێزێکی ینی تۆکمەیە تا ڕەدەیەک وەحدەی ناوە خۆیان دروست کردیە دێتە و هەرێمێکی پەرتەوازە هەرێمێکی ینی مووقیفەکانیان زۆر لێک دوور شار بە شار وەکو ینی و هەرێم خۆی وای لە خۆی کردێ کە سەردانەکە وابی شار بە شار و حیزب بە حیزبی لەبەر ئەوەی مؤسساتی لێ نییە لەبەر ئەوەی ئیجماعی لێ نییە لەبەر ئەوەی پەرلەمانی نییە حکوومەتی نییە سەرۆکایەتی نییە یعنی بەو شێوازەیە دێ بە جۆرێک دێ کە گزارش لە واقعی سیاسی و قانونی هەرێمی کوردستان بەو شێوی دەکە کە ڕێک پێچەوانەی پێش 8 ساڵ 9 ساڵ لەوە پێش کە عێراقێکی ناڕێک و پێک و هەرێمێکی کوردستانی ئەو کات ڕێک و پێک هەبوو پێگەی کوردستان بەهێز بوو ئیتیفاقیە و دروستکردنی دەوڵەتی عێراقی زۆربەی لێرە بوو ئەوانە هەمووی وا دەکە کە
ینی سەردانەکەی عەبادی معنایەکی تایبەتی خۆی وەرگری، معنایەکەی ئەوەیە کە ئێمە زۆر بەقووەتین بەهێز دەبینەوە لێرە بەولاوە. و من لەگەر راپۆرتەکەی دام بەس لەگەیەک خاڵدانیمە ئێمە مەترسیەوەمان لەسەر نییە هێزێکی عێراقی جارشکە بێ شەڕی کوردستان کە بەڕێی من ئەو شتە نابی. خۆی کافیە ئەگە بیانوێ هەرێمی کوردستان زعیف بکەن بەس شەڕی موئەسەساتیمان لەگە بکەن، شەڕی مەحکەممان لەگە بکەن، شەڕی قانون، شەڕی دەستور، ئەوانە کافیە لە بۆ ئەوەی ئەمە بدۆڕێنین دۆڕاندنێکی لەسەرە خۆ وەکو چۆن لە ڕێککەوتنامەکە باستان کرد چ جۆرە ڕێککەوتنامەیەکی لاواز کراوە. یعنی ئەم بەڕێ ئەم ڕێککەوتنی وها لاواز لە جەنجی جیهانی یەکەم و ئەوەی اتفاقی مۆدرۆسی پێدرێنی عوسمانی و هاوپەیمانە لیان لەو جۆرەی بە هەندە بەلاوازی کرایە نەک لەبەرەوەی شکسمانی لەبەر نەشارەزایی وای لێ هات. بەڵێ زۆر باشە بەس ئەو کارەکەی چیە کە ئێستا مەسەلەن بەس هەرێم و بەغداد بۆ نمونە هەمانگیان هەیە لە بواری سەربازی پێ دوایە ئەو هەمانگی کە بۆ شەڕی مووسڵە بوو تاکەی بەردەوام دەبێت یاخود بە تایبەتی بۆ ناوچە ئازاد کراوەکان. خۆی ئەوی اتفاقیەکە کرا وچەند ناوی لێبنی ئیتفاقیە ناوی لێبنین عەقد هەرچی هەبی ینی بە زۆر بەڕاستی زۆر بە ناڕێکی کرایە بشان بەشانی ئەو اتفاقیی سیاسی نەکرایە هەر ئەوەیە وەرە ئەو شەڕە بکە و 415 میلیۆن دلار وەرگرە و دوایە کۆتایی دێ و هەر کەسە لە جێ خۆمان و دوای دەی بکشێ شوێنەکە. ینی ئەم هەشتمان دەکە کاتی خۆی تەمەشان کردای تەفسیلە ئینگلیزیەکەشم تەمەشا کرد. ینی هەر یەکێک تۆزێک کوردایەتیەک گیانێکی هەبی دەبوابی دەجار لەسەری خۆیدا و قوڕی بەسەری خۆیدا کە ڕۆڕی بکە لە بۆ ئەو ئیتفاقی کە بەڕای من دوا کارتی کووردا کە تو شەڕ پێ دەکەن لە بۆ شەڕی دەرەوەی هەرێمی کوردستان، نارێم دەرەوەی کوردستان، دەرەوەی هەرێم. یعنی پارە چێ داوای 415 میلیۆن دەکەی ڕەنگە مەسئولی وایە لە تەنیشتە خۆمان ئەو پارەی هەیە ئەلحەمدوللا گەندەڵی و تاڕانیەکە خۆ گەلە زۆرە هەموو هەیتیان پێویستی بۆی نەکرد داوای مادەی 140 دەکرد، داوای ڕازی بوونم بە ڕێفراندۆم دەکرد، داوای ئەوم دەکرد عێراقێکی کۆنفیدرالی بی، 100 داوای وەتەنی گەورەمان لە پێشە. لە پاش هەینێ ئێستا دەرێن ئەریشان دەچی بنێرینە بەغداوەکو کاکە حەسەنیش فەرمووی شاندی چ دەنێری ئەو بەخۆی هاتە بەردەست ئیتفاقیە لە ئیتفاقیەکەی تەسجیلی کە شاندی لە بۆ چ دەنێریە بەغدای لە ئیتفاقیەکەی تەسجیلت بکرداوە هەینێ شان بەخۆی لە بەغدای ڕاداهاتە ئێرەنەک تو ئێستا بینێت تاان ئێستا شاندی دەنێریە بەغدایە ئەو هەر ئەوی ئیتفاقی لە پێشە چانە مەزبوری ڕێککەوتنی تر نییە لە ئیتفاقیەکەی زۆر خۆشە 415 میلیۆنت دەداتێت تو دەبێت شەڕێ بکەی دوایە بگەڕێەوە جێ خۆی دوایەوەچی داعش خلاص بە ئیتفاقیکەش مەفعولی دامینێ ینی مادەی وا ئیمزاکرایە سەر سوڕ دەمینێ. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرنەوە لای بەڕێستان. کاک حەسەن تۆش پێ دوایە ئەو هەمانگی سەربازیە بەردەوام نابێ ئەوەی کردنەوەن بۆ نمونە هەرێم و بەغداد هەیە بە تایبەتی لە شەڕی مووسڵ و ئیتفاقیش کە کراکە لێک تێگەشتنی نێوان حکوومەت هەرێم و وەزارەتی بەرگری ئەمریکا بە ئاگاداری حکوومەتی عێراقی ئیتفاقێکی خراپ بوو یاخود لێتێگەشتێکی خراپ بوو؟ نەخۆی ئێمە گەربەی ئەو قسەی مامەستا مەسعود عەبدولخالق کردی هەمووی ڕاستە. ینی ئێمە ئەو پەرتەوازەیی و فەوزایی کە هەیە ینی کاتیەوە هاتووە بەڕاستی بوەستێ لەبەر مەرحەلەیەکی نوێ دەست پێکات لە مووسڵ کە تەواو بوو شەڕی مووسڵ کورد بەهۆی پێشمەرگەوە ئەو ناوبانگەی هێنا و ئەمریکەکان و عالەم احتیمامی پێدا ئەو احتیمامە نامێنێ. ئێستا لە شارعی کوردستان دەڵێن تا مانگێکی پێش ئێستا هەموو جارێک پێشمەرگە لە ڕیزی پێشەوەی مەعاشەکان بوو کە تا شەڕی داعش گرم بوو. ئێستا لەم وەجبەی گوایە موچەکان پێشمەرگە هەم کەوتە دواوە. ینی ئێمە هەمووی نیشانەی ئەوەتانێک کە حتى لای خۆشمان ئەوە هەمێتە لای ئەمریکەکان لای عێراقیش و لە هەموو شوێنێک ئێمە نابێ وامان لێ بێت کە شەڕەکەتەوە بوو ئیتر هەم بخەوینە پەرابێز و ئەنا ئەگەر خۆمان ڕێک نەخینەوە داوای پشتیوانی سیاسی لە ئەمریکەکان نەکەین و لە عالم نەکەین و ئەو دەستکەوتانەی کە پێشمەرگە بە ئازایەتی و توانی دیفاع لە هەرێم کوردستان بکات توانی سەنگەریەکەم بێتە کشان داعش ببێ بە دەستکەوتی سیاسی ببێ پشتیوانی سیاسی بۆ ئێمە ئەمانە زۆر گرنگن. دووە ئێستا نموزەجی نوێ دێتە پێشەوە ینی ئەگەر مەسەری منبەج بکەی ئەمڕۆ شتێکی نوێ هاتێتە پێشەوە. تورکیا بۆ هەموو زەختە و قورسایی کە لە عالم هەیەی ئەمریکەکان ئەمڕۆڵێ زۆر بەداخەوە ئەمریکەکان لە نەخشەی ڕەقە و لە منبج و ئانا
دەورە دەنێ یەپەگا و یەپەگە دەوری هەیە لەو شەڕانە ئەمریکا تورکەکان پێشتر یان داعش یەپەکە لای مەوەکیەکە ئێستاڵێ بەداخە ئەوان دەوریان داوەتە ئەوان و ئەوان بەشدارە بن و ئەمڕۆ ئەمریکەکان بۆی کێشە نەبێت لە من بژ هێزێکی دیاریکران و هێنا ناو شارەکە بۆی باشتر شەڕەکەی دارە بکەن ئەگەر ئێمە بەبایەخەوە سەیری کورد بکرێت بۆ ئێمە بێ بکەوینە خۆمان و ئەو مۆسەسانەی کە مامۆستا باسی کرد زوو بە زوویی چارسەر بکەن کە منیش وەکو ئەو ڕاستی گەشتبین نیم ئەم شۆرە شێوەز عقلێتە و پراوێز خستنەوە ململانەیە کە لە هەرێمی کوردستان هەیە فتکردنی بەرامبەر و حسابنەکردن و حسابنەکردنی بۆ ئەم دۆخە و بۆ مستەقبەلی کورد هەموو ئەمانەوە پیشانەدا کە ئێمە لە ئاسیا و مەسئولێتە تاریخی نین هەرێمی کوردستان لە ئاسیا و مەسئول تاریخی نیە مؤسسەکانی هەمووی پەکی کەوتووانە ئەبێ بە خێرایی بگاتە خۆی بۆ مەرحەلەی دوای داعش یعنی ئێمە لە مووسڵەوە کێشەمان هەیە کە لە مووسڵ سبەینێ مووسڵ ئازاد بوو مووسڵ کێشەی ئەمنی هەیە کێشەی ئیداری هەیە کێشەی خزمەتگوزاری هەیە کێشەی تعایشی قەومیات و حقوق و دیاریکردن و دەسەڵات لەناو مووسڵە هەیە هەموو ئەمەیە دێتە پێشەوە تۆ کە متەفاهم نەبی جارێکان ئەوە لە شنگار شەڕ بکەیت لەناو مووسڵ دەبێ وەزع چۆن بێ کورد سەنگی ئەبێ چەند بێ لایەنەکان لەناو مووسڵ جێش عراقییان حەج شعبی خۆی بەسەرکەوتووە زانێت چی ئەدا بە تۆ خەڵکی تر هەیە لە سونەی مووسڵ ئەوان خۆیان بەخەوانی مووسڵزان ئەوان ڕێیان چێت لەم هەموو تەعقیداتە تۆ گەر یەکگرتوو نەبی حازر نەبی بەڕامەت نەبێ اتفاقت نەبێ ناتوانانی مهاجێ ئەو شتانە بکەیت بۆیە بەڕاستی دۆخێکە وا فەرزەکە ئەو هاتووە عبادی من خۆم سەرتا شەو باسم کرد چی وەفدمان چۆتە بەغداد چی عبادیش هاتووە لە مالیکەوە تا ئێستا هیچ گۆڕانکاریەک نەبووە هیچ شتێکیشان بۆ ئێمە نەکردووە هەندێک تەنسیقمان لێ لە شەڕەکە دەربارەی پرسیارەکەت من پێم وایە بۆ تەنسیق ئێستاەوەی شەڕی مووسڵ تەواوی خۆ ئێستا کورد دەوری خۆی هەبینی لە مووسڵ هێزەکانی عراق لە لای کوردەوە چوونە ژرەوە دەوری قۆناغ یەکمی شەڕی مووسڵ بەسەرکەوتنی هێزی پێشمەرگەوە بوو من بەڕێی من بە لە مووسڵ قاعیدە هەبوو دوای داعش هات کێشەی گەورەی لە عێراق دروست کرد داعش کە نامێنێ پاشماوەی داعش هەرێمێنێ بۆ ئەوەی کە کەمترین خەسار کەمترین تەقینەوە کەمترین ئەو شتانەی کە داعش و قاعیدە پێشترێکن لە بۆم ڕێژکردن ڕێگەوبان تەقینەوەی سەیارە و شتیوە پێویستە بە تایبەتی لە مەنتەقانە هەمووی کە کێشەی تیا بووە تەنسیقی معلوماتی لە بینی هەرێمی کوردستان دام و دەستگا ئەمریکانی ئێمە عێراق هەر بمێنێ بۆ ئەوەی بەدوای ئەو هێزانەی داعش بوو کە لە مووسڵشکێن چیان لێت ئەمانە بەڵاواکەن بە هێزی بچوک ئەو کاتە پێویستە دەستگای معلوماتی هەموو لە یەک تەنسیقێ بوو ئەوەی کەمترین مثلا بە زووترین کات بتوانن زۆر داعش وش بکەن عملیاتەکانی وش بکەن ئیمکاناتی وش بکەن بۆ ئەم مەرحەلەیە تێپەڕێنن و ئەگەر ئەو نموزەجەی منبەج ئەمڕۆ کە ئەمریکان هێزیان داناوە دابەزیوەتە شارەکەەوە بۆی وەزعەکەم کۆنتڕۆڵ بکەن بەڕێی من لە مووسڵیش ڕەنگە مەرحەلەیە وا پێویست بکە بۆیە اتفاقیان نەکردووە لەسەر شتێک کاتی خۆی ئەمریکەکان عێراق و هەرێمی کوردستان اتفاقیان نەکردووە لەسەر شتێکی دیاری کراوە هێشتیانەوە بۆ ئەو کاتە ئەمریکەکان وەکو ئەمە هێزێک دانن و هێزیان زۆرە ئێستا مستشاریان زۆرە ئەم ڕۆژانەی کە هێزەکانی عێراق بەخێرایی چێتە پێشەوە ئەڵێن یەکێک لە ئەسبابەکانی ئەوەیە کە ئەمریکەکان هێز زۆر بەباشی بەکارێنن بە تایبەتی تارەی ئاباشی بۆ لێدانی ئەو شوێنانە سیارەکان کە ئەجوڵێن بۆ لێدانی ئەوان زۆر دەوری ئەساسیانە بۆ تێکشیان داعش جگەل هێزەکانی دژە تروری عێراقیوانە ئەگەر بزانین کێشەی لەوە دروستە بێ بەڕێی من ئەو نموزەجەی من بەش دێنن بۆی لە بە تایبەتی ئەم ئیدارەی ئەمریکا ئیدارەیەکی قائمترە ئیدارەیەکە تەدەخولی بە قوترەکە و هەدەفیانیش ئەوەتانی ئەمڕۆ لە مووسڵ لە منبەج هەموو هێزەکانێکە خەن هەموو هەدەفیانەوەی ئەوان کاتی خۆشی تراب لە حملەی انتخاباتێکە ئەڵێ ما دژی زیاتر دژی داعش نێمە دژی بەشار ئەسەدین جارێ ئێمە بێ داعش لەناوبین تیرۆر لەناوبەرین ئەم نموزەجەش لە عێراق جێبەجێ بکەن و دیارە کورد و سەنگی کورد و مستەقبەلی کورد و داخوازیەکانی هونەکانی بەشی ئەساسی لەسەر خۆی ماوە ئەگەر خۆی یەک بێگە لەسەر قاچی خۆی بۆسێ مۆسەکان ڕێک و پێک بن ئەوانە بن ئەو کات هەموو لایەک احترامێگری حسابی بۆکە ئەگەر پەرتەوازە بێ کوی مامۆستا عەبدولخالق باسی کرد پەرتەوازە بێ بەم شێوە بچێتە پێشەوە بەم شق و شڕیە بچێتە پێشەوە بۆ حەداسەکان کەس حسابی بۆ ناکاوە لاواسرە بێ و ئەوەی باسی کرد ئەمڕۆ عەبادی بە سەرکەوتووی هاتوۆتە دەرەوە لەم شەڕەوە و خۆی بە پیاوێکی مهم ئەزانێ ئێستا و داعش بشکێنێ پاتریۆس تەسریحێکی داوە دوێنێپێرێ ئەڵێ عەبادی ڕاستی کرد کە ئەڵێ هێزی دژە تیرۆری ئەمە یەکەم هێزە لە ناوچەکەدا ئەڵێ هەر ئاوە لە خطابێکە ئەڵێ عەبادی ڕاستەکە وای وتووە هێزەکانی عێراقی شفێری شەڕبوون لێی دەرچوون و ئێستا مووسڵ بگەڕێنەوە لەو زروفە تەنازلیان بۆ ئێمە نەکرد کە زۆر وەزعی عێراق خراپ بوو داعش گەیشت بۆ نزیکی بەغدا کە دەربچن لە شەڕەکە و نەجاتیان بێ ئەوانە و ئێستا ئەمریکەکان حتا بۆ مهاجری عراقی و کەساتی عراقی ڕێ عراق شەڕی باش تیرۆرەکە لەو قایمەی کە نابێ خەڵک بچێ بەرەو ئەمریکا لەو قایمەش دەریان کردێنی وەزعی سیاسی عراقی وەزعی دووەری عراقی وەزعی هێزەکانی عراقی هەموو لە صالح عراقە بە مقابل ئێمە هێزی پێشمەرگەمان شەڕی زۆر مهمی کرد شەڕی تاریخی کرد بۆ عنوان بۆ هەرێمی کوردستان بەڵام جەبهەی سیاسی هەرێمی کوردستان جەبهەی ناوخۆی هەرێمی کوردستان زۆر لاوازە
ینی زیانی داوە لە جەبهەی سەربازیش زیانی نەدا بەعکسەوە هێزی پێشمەرگەی کوردستان لە مستەوای مەسئولیت بوو و منمنانی ناوخۆی هەرێمی کوردستان هیچ تەسیری لێ نەکرد و توانی تا ئاخیری شەڕەکە قایم بێ بۆ بەردەم هێزێکی بربەری ترسناکی وەکو داعش بگرێ تەسیری نەکرد بە یەکگوتو خۆیانمانەوە و خوێنی خۆیان لە سەگەرەکانیان هەرێمی کوردستان بکەوتە بەرخەت. بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەرزتان. کاک مەسعود بگەڕێنەوە لای بەرزتان ئەمڕۆ لە ڕاگەنراوی و کۆبوونەوەی کردلێمان عەبادی و بەرپرسانی پارتی و یەکێتیدا هیچ ئاماژەیەک بە مەسەلەی کێشەی موچەی فەرمانبەران لە نێوان عێراق و هەرێمی کوردستان نەدراوە. بە بۆ چوونی بەرزتانەوە کارتیە کە هەوڵێکی جددی نادرێت بەتابەتی بۆ ئەم پرسەبەوەی کە ئەگەر لە ناوخۆیرم چارەسەر ناکرێت لە ڕێگەی عێراقەوە گەورەترین کێشەکە ئەمڕۆ ڕووبەڕووی خەڵک دەکرێتەوە چارەسەر بکرێت. خۆی ڕاستی ئەوی باستان کرا و گفتوگوۆیە زۆر بوو. ینی عێراق جارێ هیچ مهتەم نییە بە هەرێم دەیەوە خۆتان بە خۆتان دەفرۆشن بۆ شێوەزێک فەرمونون ئیدارەی خۆتان دەرکەوت ئێمە ئیدارەی قومان پێ ناکرێت ینی ئەو زۆر داخەچی گەورەیە. ینی ئێمە ئێستا لە ئاست گفتوگوۆیەکانمان لەگەر ڕەوشنبیرانی عەرەب ڕەوشنبیرانی جیهان زۆر ینی زمان کورد دەرهاتین کە پێشان دەیان گۆ کاکە کورد حکمی خۆی پێ ناکرێ زۆر بەتوندی جوابماندا بەزێ سەد ڕاستی لاڵی نازین چۆن جواب دەینەوە برین پێمان دەکرێت ئەو هەموو داهاتەی کوردستان ئەو هەموو یارمەتیی جیهانی عێراقی ئەو جایمە 4-5 میلیۆنین دەکا یەک قەزای ئێران دەکا یەک گوندی سین ئەو یەک مختاری لێ لە سین لە ئێرانیش قایم قامە کەرەج بەڕێوە دەبا کە 6 میلیۆنە هەموو کوردستان 6 میلیۆنە ئێمە ئەو هەموو حیزب و دام و دەستگا و نەفت و داهاتە کەتی بودجەی فەرمانبەریش نادرێ ئیشەکان هەموو ڕاستانە هەنازانین بەسەر چێدار یعنی ئەوە شکستەکە پێویستی بە هیچ ئەوەی ناکە عێراق خۆی لێ ئەو پادەوە دەرێ بەڕێوەی ببن ئەو واقعی ئێستا وەکو مامۆستا حەسەنیش فەرمووی واقعێکی کازیبەیە ئێستا نسخەی واقعی شەرق الأوسەط بەکامیلی کەس نسخەی حەقیقی لە دوای داعش دێ ئێستا لە بۆمان بەدەرکەوتو ئەو نسخە حەقیقیە چۆنە ئەوەی کە سەرکردایەتی کورد تەوەقعی دەکرد سووریا تێک دەچی و عێراقێکی تێکەچی و بەڕاستی تێک نەچوون دەبی ئاگادار بین ئەوە قسەی زۆر وەسائقی و قسەی دیبلۆماسیەت نییە ئەوە قسەی زۆر کلاسیکی و دەبی بە دەنگەکی نزم ماگەر لە مستەوای ئیعلامی هەندێک قەناتی نەفتاوی بی وەڵا ئەها فلان سەرۆکمان چوو ئەها دەوڵەتی کوردستانی دروست کرا و زۆر گوناحە ئەو معلوماتانە معلوماتی ڕاستەقینە نین ئەو معلوماتانە هیچیان چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان چه عیلاقەی هەرێم بە بەغداد چه عیلاقەی هەرێم بە ئیقلیم بە تایبەتی لەگەر تورکیا و ئێران و ئەوانە چ لەگەر ئاستی دەوڵەتی ڕاستی دەوڵەتانی دنیای ئەتا ئێستا عێراق دەناسن ئێمە خۆمان وامان نەکردیا بابرین ئێمە پێگەی دیموکراسیمان پێگەی قانونی سیاسیمان بەهێزبی هەتا ئێستا هەرچی راپۆرتی نێودەوڵەتیە هەرچی راپۆرتی ئەو راپۆرتانەی کە جاران بوونە هۆی ئەوەی قەراری 688 دەربچی و دنیا هەموو بەهانای کوردستان بێ ئێستا ئەوانی ئەو راپۆرتانە دژی کوردستان دێن دژی کە ئێمە دیموکراسیمان نییە ئێمە سەروەری یاسامان نییە ئێمە اقتصادمان نییە ئێمە جامیعەکانمان ئەو جارە هەر نەچونە ناو منافەسەی جەودەکەش یعنی چەند جارە دەچون لە ئاخیری بوون بەزە جارە هەر نەچون ئەجێمە لە پلەی گەندەڵی لە پرسی ئافرەت لە پرسی معارض لە هەمووی لە هەرە پێشەوەینە لە خراپ لە چاکەش لە هەرە پشتەوەینە کەس یعنی تعاملێک یعنی جەنابی مامۆستای باسی من بەجی کرد زۆر جوانە زۆر گرنگە ئەوە سەرکردایەتی بیر لەو نموزەچەی بکاتەوە کە ئێمەش وا بکەین بەڵام بەڕاستی هیچ دەوڵەتێک نایە خۆی تووشی عیبەی کوردستان بکە کە هەموو وەکو هەولێری گوتی هەموو قەلبی عیبەیە هەمووی عیبەی هیچی لەسەر هیچ نییە بێتن لێرە دیفاع لێ بەڕاستی ئەوانە هەموو مۆزوعی زۆر گرنگن هەرێمی کوردستان سەرکردایەتی کورد ئەگەر قسەچی لەسەوە بکەین کە ئەرێت چی بکە ڕاستی دەبی خۆی ساغ کاتەوە ئەمە پێشتر زۆر پێمان خۆش بوو لە عێراق دوورکەوتەوە پێمان خۆش بوو اقتصادەکی سەر بەخۆی هەبی بەڵام ئەمە نەفتەکەمان لەژێر خاک باە باشتر بوو نەک ئەوەی دەری بینین وڵاتە تری تەنیشتمان بیخوا کە دوژمنیشمانە ئەمە هەرێمی کوردستان لە عێراق زۆر پێمان خۆش بوو جوداکەینەوە بەڵام نەکەوتە باوەشی دەوڵەتێکی تری تەنیشتمان کە ڕۆژانە چاکوچی برند کردیا سەری کورد لە هەر جەیەکی برند بکات لە سەری بدا
دژمنی هەموو کوردە لە هەموو شوێنەکانی دنیا بەڕاستی سەرکردایەتی کورد وەختی ئەوەی داهاتوە بە جوانی ئیش بکە چیتر ینی ناسنامەکەی خۆی دەرخە ئایا لەگە عێراق دەیەوێت ئیش بکە لە بۆ قۆناغێک یان لەگە تورکیا دەیەوێت ئیش بکە یان لەگە چ ینی ئەوانە هەمووی ساختن هەتا ئەو لە حزەیەش دیار نییە ڕاستی ئەو تەڕەدودەی سەرکردایەتی کورد زەر و زیانەکی یەکجار زۆری لە استراتیجیەت یاریێمی کوردستاندایە دەرفەتە زێڕینەکانی هەموو لە دەستداینە نازانین ئەوە لە پاش داعشیش بەڕێی من لە چوارچەوەی مواسساتی عێراق لە پەرلەمانی عێراق مەلەفی زۆر تون ڕوبەڕووی سەرکردایەتی کورد دەبتەوە چونکە هەتا ئێستا سیادەی عێراق معنای خۆی هەیە عێراق لە بەندی حەوت دەرچووە دەبی زۆر ئاگداری من ئەو جارە تەعاملی مە لەگە عێراق لە ژێر سایەی بەندی حەوت نییە معنای قانونی یەکجار زۆری دەبەخشی ئەوە هەرچی مخالەفە بکە ینی یان لێ نەزانی تووشی هەڵی زۆر گەورەمان دەکا بەڵێ سوپاس دەکەین کاک مەسعود بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کە حەسەن سەبات بە مەسەلەی قۆناغی دوای داعش زۆر خەڵک دەڵێن ڕەنگە قۆناغەکە جیاوازی نەبێ بۆ کورد ئەم قۆناغی ئێستا و قۆناغی دوای داعش لە عێراقدا جیاوازی هەیە و لە ڕوو پێگەهێرێمەوە بەرامبەر عێراق چۆن دەبێت؟ هەردوو لا لەسەر خۆمان وەستاوە ینی دوای داعش بڵێن داعش لە مووسڵەوە داخل بوو و لە مووسڵیش تەواو دەبێت بەڵام تەکید بە لە دوای داعش بەهێزێکی تری بچووکی داعشی هەیە جوڵەیە نەکۆکەوەی شارەکانی بەدەسەوە بێ چۆن علاجەوە دەکەن لەکوێوە علاجی دەکەن بە تەنسیق علاج دەکەن ئەوە وەکو شەڕ باسەکەم ینی وەکو ئەوەی هێزێکی بچووکی خەتەرناک پێشتر وەکو قاعدە ڕۆژوا بوو لە بەغدا چوادە تەقینەوەیانە کرد یعنی نەوەیەک لە ئەستقراری ئەمنی هەیە لە عێراق ئەمێنێ بەڵام کاتی ئەوێ چۆن علاجی دەکەن ئەوە پەیوەندی بە عێراق خۆی هۆی عێراق دەستگای استخباراتی زەعیفی هەیە نەیتوانین تەطویری بکە نەیتوانی سهێزی وای نەبوو بتوانێت خەلایەکانی داعش کەشف بکەوە ئەمجا شتی تائیفی وانە دایمەن کە قاعدە هەبوو و شتی تائیفیش هەبوو سەری هەڵەداوە کۆی مظاهرە و محافظە سونیەکان دوای ئەوەی کە تا مووسڵ تا گرتنی مووسڵی بەسەر هات ئەوەی تر پەیوەندی ئێمە بەغا ئەچێتە لە بەڕاستی چێتە قۆناغێکی ترەوە عێراق لە کاتی شەڕی داعش وەزعێکی هەبوو دوای شەڕی داعش وەزعێکی تری هەیە لە ڕووی ئابووری لە ڕووی ژیان لە ڕووی استقرار لە ڕووی ئەمن لە ڕووی هێز لە ڕووی مەکانەتی دووەلی زۆر وەزعی باشترە بێتەوە و ئێستا بە احترامەوە باسی عێراقکەن لە شەڕی دژی داعش و عەبادی لە مؤتەمەرەکانی من شنووانە هەر بە گەورەی باسی عێراقکە کە سەنگەرێکی هەرە گەورە و گرنگی شەڕی داعش بووەوە ئەوانش بە احترامەوە سەیریەکەن ئێمەش مقابلەوە بەشێکی ئێمە ئەو سەروەریانەمان هەیە سەروەری ئەومان هەیە کە کورد شەڕی داعشی کرد چ لە ڕۆژ ئاوا بێت چ لە کوردستانی لای خۆمان بێ و فعلەنی شتی تەزیر کرد و کاریان کردین چەکیان دانێت تفاقیان دانێ هەندێک پارەیشیان دانێ لەم زروفانە ماوەتەوە دوای ئەوە هەر پرسیارەکەمان خۆی پرسیارەکاتەوە بەم نەفەسە بەم وەزعە بەم شلوقیە بەم خراپیە مواجهەی بەغات پێکرێ
پێ دەکرێت ئێمە ڕۆژە لە ڕۆژان وەفدی موحەدمان ئەچوو زۆر تەبا بووین ئی ئەو بووین عراق ئەوەی لێکردین کە دەستمان بۆ شتێک برد کە نەفتەکەمان نەنارد کە اتفاقان مرتەزم نەبووین عبادی هەموو شتێکی بڕی ئەو وەزعی دروست کرد کە بە تا ئێستش بەسەر هێرمی کوردستانە هاتووانە ئێستا نەوتیش دابەزیەوە وەزعەکانیش وایە وانەی بینی بۆیە ینی هەدێنە بۆ ئەو نقطەیە کە ئێمە ئایا چۆن تەکبیری خۆمان بکەین يعني هريمي كردستان هلا بي وابي هريمي كردستان بي كانتونات بي وجماعات بي ومقاطعات بي وروج بروج خرابتري شبه يعني روج بروج صار حساب يكتري خرابتري بي دبي حدك بودان كل مستوى مسؤوليات بن وكارب كسر كداياتي كردستان بوا بچيك لا كاتوا بانتخاباتك لا كاتوا منتخباتي بيشو داري خصشتكي وا قرانكاريكي وا جوهري دروست نكر باتفاقي سياسي كان بزندوكن مؤسسات هريمي كردستان واحترام قرتني لمؤسسات خومان وما مساباسك ئێستا وەزعی ئێمە ئاوایە ڕۆژێک لە ڕۆژان لە بەغدا کە باسی کارەبایان دەکرد ئێوت بۆ کارەبایەوە کۆرێمی کوردستان نییە من خۆم لە پەرلەمان بوو باسی ئەمن و استقرار و گەشەکردنیان نەکرد و ئاوادانکردنیان عێراق بۆ ئەمە پارە هەیە ناتوانێت خەدەمات تەقدیم کا بچوو سەری هەرێمی کوردستان خەدەماتی ئێمە باشترە ئەماری لێمە باشترە ئێمە وەستاین بەداخەوە وەستاین و ناچین بەرەو پێشەوە و هەر کەسێک نەچێت بەرەو پێشەوە معناوەتە دوعاکەوە شتێکی منطقیە پێویستە زۆر بە خێرایی وەزعەکان بخوێنەوە تەنازل بۆ یەکتری بکەن نوکرانزات هەبێت لایەنە سیاسیەکان نەخشە ڕێگایەکە بێ بۆ هەمان اتفاقی لەسەر بکەین و بڕۆین ئەگینا کاروانەکە جێمان دەیەڵێ و ناتوان هیچ بۆ خۆمان تەسجیل بکەین و وەزعی ملەتەکەمان وانە ناتوان هیچ ئامانجێکی گەورە بەدەست بێنین ڕەنگە سەری ئەم تەجروبەیەش هەر وەکو خۆی وەکو ئاوا تەجروبەیەکی پارچە و پەرتەوازە و ئاوای ئەمێنێ یان ئەوەتان انتخاباتێک کرێن انتخاباتی داهاتوو چی فەرزەکە هەموو لایەک احترامی ئەوە بگرن کە شتانە هەمووی باسەکەم گەشتبینیش نیم بەوە احترامی ئەوە بگرن و پرۆسەیەکی سیاسی نوێ بە دەرهاویشتەی نوێ کە انتخابات هێنێتەکایەوە گەل لە مانگی نوێش انتخابات بکەین لەگەڵ عێراق انتخابات بکەن چاوەڕێ ئەوە بینیان ئەمە بێ لەم 6 مانگە کورد حساسە بە تەواویدا شەڕی مووسڵ هەموو لایەنەکان مراجعی خۆیان بکەن و کەس خۆی بەبراوە لە مۆزعە نەزانێ و هەمومان دەمچاومان ناشرین بۆ لە خارج تەجروبەی هەرێمی کوردستان تەجروبەیەکی جوان نیە ئێستا لە خارج ئەوەی مامۆستا باسی کرد لە مەجای مافی مرۆڤ حقوق و چی و ئانە ئەو دەمچاوە جوانە کە ئەنوت عێراقێکی ترە هەرێمی کوردستان عێراقێکی ترە جایە لە عێراق گەڕۆیتە ناو عێراق هەرێمی کوردستان دیموکراسیەکەی ئاوا ژیانەکەی ئاوا استقرارەکەی ئاوا هەموو ئەوانە ئێستا تێکەڵ و پێکەڕ بوون ئەو جوانەی جارانینە بەڵ سوپاس دەکەم ئەگەر بچینەوە لای کاک مەسعود سەبارەت بەوەی کە ئێستا پێتان وایە ئەوەی کە مەسەلەن نەخشەی دوای داعش بۆ کورد لە عێراق ڕەنگە کۆمەڵێک لە لایەنە سیاسیەکان و سەرکردەی لایەنە سیاسیەکان باسن لە مەسەلەی جیابوونەوەی کورد دەکرد ئێستا ئاراستەکە بەرەو کام لایە ئێستا بۆ ڕۆنە بازەوە کە کەوفت دەچێت بۆ بەغداد بۆ پرسی دەوڵەتی کوردی والله مەسەلەی دەوڵەتی کوردی وابزانم هیچ کەس نییە لەو کوردستانی حەزی لێ نەبی ئەوەی مە کە باز دەکەین ئەوەیە بەو شێوازەی نابی یعنی ئێستا ئەگەر کوردایەتی و دەوڵەتداریە من لە قسە لەسەوەی دەکەم ئەو بۆ 20 ساڵ 25 ساڵ نەکرا نەک دەوڵەتدارین بۆ ئەم ساتیش دروست نەکرا هێزی وەتەنی دروست نەکرا تێکە ینی هیچ نەکرا ڕاستیەکە هیچ بە معنایەکی مطلق نا بەڵام وا دیارە کە هەموو بە خۆشتان قسە گفتوگویەکەتان دیار خۆ دەکرێت کاکەوە ئێمە پێمان نەکراتە ئێرەمان هینە تەسلیمی دەستێکی تری شارەزا و بڕێک ئەمینتری بکەین یعنی عەلەقەڵ ئیتفاق لەسەر بکەین داڵی و کوردایەتی پێکەوە ناکرێ دزی و دەوڵەتداری پێکەوە ناکرێ تاڵان و بینای شارستانی لە کوردستان پێکەوە ناکرێ یعنی ئەوە بەس بوو عاقبە بوو بەس نابی ئەوە کێشەیە قەیرانە شکستە نەشارەزاییە نادەرێ هەر دەبی ئەمنیش بم ئەمن باوەڕم بۆژ نییە وەڵی ئینتیخاباتیش نالی یعنی ئەوە چ گۆڕانکاری نابی و خۆی کێشەوە نییە دەیخوا و دەیبا و تەبەقەک دەیبەن دەبا بیبان چ بکەین بەڵام کوردستانیش ناگاتە هیچ بەو تەریقەی یعنی لە دنیاە ئەزمموی دەوڵەتان ئەوانەی شارەزای قانونی دووەلی و عیلاقاتی دووەلین و نسووسە دینیەکان هەرسێک پێمان دەرێ گەندەڵکار و فاسید ناتوانی بتگەینتە بەڕی ئەمان بە هیچ شێوەیەک یعنی ئەوە کۆتایی هاتیە بەس لە جێی خۆی تەبعاً بەجی دەمینێک بەجیمانەکە ئێستا سەرنجامێکی منطقیە لە ڕاستە ئێستا کێشەی تریشەیە ئەوە ئێستا ماشان کێشە ناوەخۆیەکانمان حەل نەکردە خەریکە زۆر مەمنونمان کن برید کاکە هەر بەس شەڕی پارچە بە پارچەی کوردستان نەکەن شەڕی ئەوەی مەکەن لە جیاتی دەوڵەتەکان ئێستا ئەوە مشکیلەچکەیە ئێستا مەمنونین بۆوانەی ناوەخۆمان چکە بەڕاستی موامەرەی زۆر گەورە لە گۆڕێ بە خاڵک هەیە باسی بکەین کاتی خۆی شای ئێران چۆن حرەکەی کوردی لەناو برد بەرەبەرە پشتی زیاد دەگرت و لە باوش خۆی دەکرد و
با بڵێن عیلاقاتی حرەکەی کوردی بە رووسیا بە ئەمریکا بە ئەوروپا بە ئیسرائیل بارچی هەیە سەبر دەیبڕی دەیگوت تەنها دەبی عیلاقات لەگەر من هەبی یعنی وەکو بری چۆن تو دەبیت تەنها یاری من بی نابی یاری کەسکەبی کە کەت تاو کە تەبەردەستی ئەو گورزە گەولەی لێداین تورکیای ئێستا ڕێگوا دەکا بەرەبەرە باوش فراوان دەکات زیاتر ئێمە لە بۆ خۆی دەرێت دەبی ئێوە تەنها یاری من بن دەبی عیلاقاتت لەگەر عێراق لەگەر ئەمریکا لەگە ئەوروپا بەرەبەرەوە دەوێ ببڕی تەنانەت هێزەکانیشی ئەو استراتیجیەتە هەیە ئەوە نامان بە سادەیی وا تێنەگەین هێزی هێنایتە کوردستانی ڕۆژئاوا ئەو دەیەوێ ئێمە هیچ خەتەکی سەربەحریمان نەبی لە ڕووی استراتیژی لە ڕووی بینای دەوڵەت دروستکردن کاتێک دەرێن خەتێکی بەدیل لە بۆ ئێران ئەوەشی پێ ناخۆشە لە ڕاستیدا ئەو حرەکەیەوی چ بە سیاسی چ بە قانونی چ بە عەسکەری هاتیە تەواوی حرەکەی کوردی لە ناو بەڕاستی ئەم خەڕەکەی حەز دەکەم باسی بکەم زۆر گرنگە یعنی ئێستا قسە هەیە لەسەر قەندیل زۆر گرنگە ئەو خاڵە گرنگە باسی بکەین لە ڕاستیدا مؤامەرەی قەندیل مؤامەرەکە لە حەد بەدەر ئێمە زۆر تێبینیمان لەسەر پەکەکە هەیە زۆر بەڵام ڕاستی تورکیا لەگەر هەندێک وڵاتی کەندا و بەنیازن قەندیل لە کورد چۆلکەن کوردی تێدا نەمینێ جۆرێک لە داعشی لەوێ شینکەن ئەوانەی خەلیج دەیانەوێت لە دژی ئێران بەکاربێ بەڵام تورکیا دەیەوێت تەواوی حرەکەی کوردی کە قەندیل مەرکەزیتی جاریشتر لەوێ شین نەبتەوە کەواتە ئەو جەماعەتەی بەدیل لە جیاتی پەکە لە قەندیل دەیانەوێت دروستی بکەن هەروەکو کات خۆی ئەبوو عەلی ئەنباریش پێشنیاری کرد و هێرشەکە لە بۆ سەر کوردستان هەر لایەن داعش دیسان لە بۆ قەندیل بوو ئاگادار بین تورکیا دووبارە دەیەوێت لە قەندیل جەماعەتی کورد لەناو بووبە جەماعەتەکی داعشی لەوێشین کە حتا دنیامایە پشت بکاتەوە ئیسراحەت بکە و کە حرەکەی کوردی جارشکردنە لە هەر چوار پارچەی کوردستان نەتوانی جم و جۆڵ بکە ئەوەیان دەبی زۆر ئاگادار بین دەبی حیزبەکانی کوردستان ئەوانەی کە یارمەتیدەری تورکیا شنیان تێنەگەیشتینە زۆر ئاگادار بین مامەرەکە زۆر گەورەیە یعنی هەمومان زەرر دەکەین پارتی زەرر دەکا یەکێتی گۆڕان میلەتی کورد ئیسلامیەکان هەر چار پارتی کوردستان لەو ئیشە زەرر دەکەین دەبی ئاگادار بین لەو مامەرە گەورە بەڵێ زۆر باشە پێشتر بەڕێزی وتت تا ئێستا سەرکردە کوردەکان تێنەگەیشتون لە نەخشەی دوای داعش لە عێراقەوەی کە ئێمە بەرەو سربەخۆی دەڕۆن یاخود لەگەڵ عێراق دەمێنینەوە یاخود دەیانەوێت بۆ مزایدەی سیاسی بۆ نمونە پرسی سربەخۆی بەکاربێن وڵای دەزانی چۆنە وڵای دەزانی من نارێم مزایدە ئەم دەیم هەموو ڕاستە هەموو سەرکردە کوردەکان حەزیان لە دەوڵەتداریە دەوڵەتیان دەوێت بەڵام بەو شێوازەی ئێستا ینی وەفد بستە بەغدا توا بەس لێکدانەوەی کەم زۆر نا لەو دەمەی ئینتیخابات لە بەغدایە هیچ حیزب موافقە لەسەر دەوڵەتی کوردستانی دەکا عەبادی چۆن موافقەت دەکا مەجلیسی عەلا چۆن دەیکا سوننە هەر نایکا کاکە لەو دەمەی ئینتیخاباتە ئەوە چیە ئەوە چۆن دەبی ئەوە بینای دەوڵەتداری ڕاستی هەمومان متتەفقین بینایە ئیعلان نییە دەوڵەتداری ئێمە هیچ بینایەکی نابینین ئەوەی ئەمەن لەوەی بێئومێدین یعنی تو با بڵێن براترێک لە ڕئیس حیزبە گوتووی وەڵای 106 دەوڵەت ئاعترافی بە کوردکرد نازم دوایە تکراری کردەوە ئەمریکیەکان لە ئێمە زیاتر بە پەلەنە لە بۆ دەوڵەت کورد گوناحە وەڵای ئەو قسانە کاکە ئەمە شارەزای عیلاقاتی دەولینە ئێمەش موسساتی دروستبوونی بڕیاری سیاسی خارجی ئەمریکی دەخوێنینەوە هەموو لایەکمان خۆندە زەحمەت نییە ئەو شتانە هیچ شتی وای تێدا نییە ئەوەیە لەسەر خۆمان دەوەسێ ئەو کۆت قسەی کۆتاییە لە خۆمان بمان کردوایە ئێستا دەوڵەتمان دروست کردبوو بەڵام ئەمە خەریکی گەندەڵی بکەین و خەریکی ڕوکنەکان بین خەریکی مەزرعە و نەفت دزین و تاڵانکردن وەڵڵا قەت ناکەینە دەوڵەت بۆ شێوازی لەوەی هەرچی ڕەشبین نەبی بەمعنە لێکدانەوەی نییە بەمعنە شارەزانیە دەبی زۆر ڕەشبین بین بەو تەوەجێ تا ئێستا سەرکردایەتی کورد کردێتی بەڵام گەشبین بین بۆی چارەنووسی کوردستان ئەگەر لە دەستێکی ئەمین دابی لە دەستێکی شارەزای دابی زۆر نزیکە لێمان دەوڵەتی کوردستانی ینی پێ دوایە هیچ کاتێک بەم شێوازە بچەند ساڵی تر ئەگەر بەم شێوێت دەڵی نەوت دزین و دزی و گەندەڵی بەردەوام بەرە و دەوڵەت دەگەین بە دەوڵەت هەرچیز ناگەین و نەش گەویشتینێ ینی ئەوە قاعیدەکی دووەلیە و نسووسی دینیش پێمان دەرێ هەنگاویش دەزانتیا کەمترین هەوراز کە دێتە پێش
دەسەڵاتی کوردی بەو مەچینە خراپەی ئێستا بەو مەچینە پەرت و بڵاوەی پێی ناکرێت بەسەرکەوی بەڕاستی و ئەو هەورازش لە پێشە بەڵام ئەو هەورازە کۆتایی مێژوونیە ئیشاءالله ئاسۆیەکی ڕووناک لە دوای ئەو دێ گرنگ ئەوەیە سەرکردایەتی کورد وجدانێکی بێتە یعنی گیانی برێ من هەتا ئێستا ئەوە چەند ساڵە ئەو سەرکردایەتیم کرد هەم لەگە هەمووانم یعنی بابەزبی با بدەینە دەستەکی ئەمینتر ئێمە بابڕێک ئیسراحەت بکەین ئەگە ئیسراحەتیشە بەڵکو ئەوان دەیگەینە شوێنێکی بە دڵنیامە سەرکردایەتیمان ئەو سەرکردایەتێ نابواە ئەوەی ئێستا یعنی سەرکردایەتێکی شارەزا تا ئێستا ئێمە لە ناو دەوڵەتی کوردستان بووین نەک لە ناو هەرێمی کوردستان بەڵام بەو شێوازەی ئێستا نە ئێستا نە 50 ساڵی کەس ناگەینی بەڵێ سوپاس دەکەن کاک حەسەن کەم ماوەز سەبارەت بەوەی کە پێ دوای ئایندەی کورد بەم شێوە پەرتازەیە لە عێراقی دوای داعش بەرەوکوێ دەڕۆ بە تایبەتی بۆ نمونە چ جێناکوەکانیمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا خەریک بوجارێکی شەڕ براکوژی هەڵبگیرسێتەوە بەڵێ ئێمە هەندێک تەجروبەمان هەیە بەڕاستی بەلە ئەنتفازەی 91 ئێمە کە شکا بووین کە کەوتینی ئێران لە دوای 1970 لە ئەنفال و وەزعی کورد زۆر خراپ بوو وەزعی شۆڕشەکە شکا بوو لەسەر حدودەکان بووین کورد توانی ینی هەست بە مەسئولیت بکاوە ئەو کاتە بەری کوردستانی دروست کرد بەری کوردستانی وڵامێکی سیاسی ئەو بارودۆخە بوو لە دزی سەدام و ئەو بەری کوردستانیە چەند بچوو بۆ کاتێک لەسەر حدودەکان ظروفێکی مۆزوعی هاتە پێشەوە کە عێراق کۆیتی گرت توانی استغلالی ظروفە ذاتێکە بکەوە ڕاپەڕینێکی شکرد کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە یادی ڕاپەڕینە لە شارەکانی ئێمە و هەنی بۆ کوردستان ڕزگاری بوو لە خانەقینەوە بۆ کەرکووک هەتا کوزاخۆ ئەو مەرحەلەیەتی ئەپەڕان بەلاوەی سەدام سقوط بکە یەکگرتووی چوونە بەغدا و لەناو دستوری عێراقمان کرێت عێراقێکی دیموکراتی فیدرالی کەم و بۆ عێراق زۆر سەیرە ئەگەر سەری پێکاتەکەی بکەی عێراقێکی فیدرالی عێراقێکی دیموکراتی پەرلەمانی گرنگە بۆ تەطەلوعاتی کورد گرنگە بۆ عەقڵیتی ئێمە لەناو بەڕاستی ئەوە کورد لە دەوری ئەساسی هەبوو لەوەی ئەگەنە هێزە دیموکرات و فدرال خوازەکان و پەرلەمانیەکان لە ناو عێراقا زۆر زعیفن سەرتی تەرکیبی هەردوو مکەونی سونی و شیعە بکات زانی کێ ئەکسەرێتە لایەوان و چۆن بیرەکەنەوانە ئەو مەرحلەیەشمان بەڕاستی باش ئیدارەدا ئێستا 3 ساڵ 4 ساڵە بێ خۆمان کێشەوانی لەناو خۆمان کێشەی گەورەمان هەیە لەگەڵ بەغداد کێشەمان هەیە و ئێمە نازانین بەرەو کوێ هەنگاو دەنین ینی ئێستا لە ترازانێک گەورە هەیە لە ناو هەرێمی کوردستان جاری وایە مەسەل دەوڵەتی کوردی چۆن بەکارێنی چۆن بەکارهێنانی کەس نییە زڵی دەوڵەتی کوردی بێ و تەوقیتی کەی ئەبێ چۆن ئەبێ چۆن حازر کردووە حازر نەکردووە و ئەو ڕۆژێک کاکتۆربانم لە مناسبەیەکە باسی کرد وتی لەو ماوە 3 نەوە دەوڵەت هەیە لە زانکۆی دهۆک باسی کرد دەوڵەتی خۆ جنوبی سوودانی جابەوە لە سوودان ئێستا حەزەکەن بگەڕێنە بۆ سەر سوودان هەر مەجاعە و بەدبەختیە چیک و سلۆڤاکیش لە یەک جابوونەوە و قبرس و دوو قبرسەکەی لەگەڵ تورکی و یۆنان ئەوانش هەر نەوەیەک جابوونەوەی ئێمە کام جابوونەوەمانە بێ زۆر بەدراسەوە بکرێ و خۆمان حاضر بکەین بۆ قەناغەکە بە خێرایی ئەگەر یەکگرتوو بین بەڕاستی و داهاتی کوردستان نەوتی کوردستان بە شەفافیت باش سەر بکرێ بۆ کوردستان ئەوەی مامەسا باسی کرد ئیتر بەسە و ئینتەر هەمووی بخێتە خزمەتی هەرێمی کوردستان بایەق بدێ بەلایەنەکان کەتەکانی تری کۆمەڵگای کوردستان زەراعەتە چیمان هەیە استقلالی بکەین تجارەتە حدودە مافری چاکمان هەیە ئێمە دەتوانین لەسەر قاچی خۆمان بۆستی مەڵێ دەستمان بۆ شتێک برد بە پەلا ئابووری سەر بەخۆ بەڕاستی دەرکەوت ناجح نەبووین بە شتێکمان لەگەڵ بەغا کرد کە زانیمان ئابووری سەر بەخۆ دوایی کە بەغا شتەکەی لێ بڕین ئێمە کەوتین و ئەو وەزعی لە موچاتە پێشەوانە پێویستە خۆمان حاضر بکەین پۆشتە بین بەهێز بین ئەو کاتە کە ئەلان دەوڵەتەکەشمان کرد هەم حساباتی قلیمی دووەلیمان کردووە هەم گشتمان یەک ڕێین هەم ئەتوانین کە یەک ڕێی بوون دیفاع بکەین لەو ڕێی خۆمان نەک ئێستا هەندێک خەڵبڕی ئەو دەوڵەتە هەندێک خەڵ بۆ مزایدە بەکارێنێ هەندێک خەڵ بنێمە زڵی دەوڵەتی کوردی لەگەڵ عێراقا بژین باشترەوانە واتە یەک ریزی کورد جەبهەی یەک ناوخۆی کورد کە یەکگرتوو بوو ئەتوانێت ئاماج بەدەستبێنێ یەک جەبهەی ناوخۆی کورد شکست خواردوو بوو تەجروبەی ڕابردوو سەرماندوێتی لەمە خراپتری بەسەرا دێت و ناتوانێت هیچ ئامانجێکیش بەدەستبێنێ زۆر باشە بەس زۆر بە سپارەت بۆ چارنووسی ناوچەدا بڕراوەکان بۆی داعش لەم هێزە و ململانە هێزی چەکداری حیزبی مەترسێکی گەورە نییە دەبێت ئەو یەکگرتووی هەر بمێنێت لە ناوچەکان و بەداخەوە یان دەبێت هێزی پێشمەرگەی کوردستان لە دوای ئەوە کە شەڕەکان تەوا بێ پۆشتە و تەیار بکرێت بۆ هەموو زروفێکی تر ئێمە لە کاتی شەڕەکە بەڕاستی ئەوروپا هەندێک میلان و ئەڵمانیەکان و شتیان داینێ بۆ شەڕی داعش خەسارەکەیان کەمتر کردەوە دەبێت هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخرێت پۆشتە بکرێت تەدریبی پێ بکرێت و ئێستا زەمینەی هەیە بۆ زەمینەی هەیە
عالم ئێستا بڕێ پێشمەگەرینی بۆ دەورە بۆ هەموو وڵاتەکان قبولیەکەن ئەی ناسن چەکێ دەنێ خبرەی باش پیا کردوانە احترامیشی هەیە دەتوانێت هێزێکی پۆشتەوانە بکەن لەو سولورانە بمێنن و ئەمجا کوردیش ئەوەنە زەعیف نەبێ ئەو ناوچانە کوردستانین و بە خوێن ئازادی کرد پێشمەرگە و بە خوێنیش دیفاعی لێ کرد. سوپاس دەکەم زۆر سوپاس. کاک مەسعود نیم خولەکەش بۆ بەڕێستان سەبارەت بە چارەنووسی ناوچە دابڕێنراوەکان ئەوەی کە ببێتەوە کێشە لە داهاتوو لەبەرەوەی اتفاقی لەسەر نەکراوەی هەرێمی بەغداد و ئەوەی کە لەنێوان هێزە چەکدارەکانی حیزبە کوردیەکانیش لەو ناوچەیە. وڵی تەمەشای وەزعی کەرکووکە و لەو دوسێ ڕۆژەی و چ ڕوودەدا ینی نمونەکی زۆر وازحە کە چارەنووسی ئەو من ناوچانە چییە؟ بەڵام ئەوەی کە سەرکردایەتی کورد پێویستە بیکە ئەگەر بەجێمانکەوە بە جێشمان ناکە ئەوەیە ئەوە نزیکەی 10 ساڵە بوو کوردستان بوویتە دوو تەبەقە تەبەقەی گەندەڵی زاڵم میلەتیش بەجرا میلەت و پێشمەرگە و مارە ئەنفار و مارە شەهید ئەرچی سەرشانی خۆی هەموو جێبەجێکرێ بەڵام ئەو تەبەقە گەندەڵە بەڕاستی دەیخوا و دەیبە سەرکردایەتی کورد 10 ساڵە چوویتە بەرەی گەندەڵکاران ئێمە داوایان لێ دەکەین بۆ ماوەی 1 ساڵ بێنە بەرەی میلەت بزانە چەند کوردستان جوان دەبی دەوڵەتیش دروست دەکرێ و یەک پارچەیش دروست دەکرێ و ئاسۆی گەشەکردن لە پێشمان زۆر فراوان دەبی ئەگە بەجێمان کرد. بەڵێ بەڕێز کاک مەسعود عەبدولخالق لە کۆڵەری سیاسی زۆر سوپاسی بەڕێز دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروەها زۆر سوپاس بۆ بەڕێز حەسەن جیاد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق کە لە ستۆی سەرەکی لەگەڵمان بوو. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارە نوێژی کامێرە و کۆنتڕۆڵ تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.